بەرهەمی 27 ساڵی حکومڕانی جووت حیزبی دەسەڵات دۆڕانی لە 150 خاکی نیشتیمان بوو بە کەرکووکیشەوە کە لای یەکیان دڵ و لای ئەوی دیکەیان قودسی کوردستان بوو. جگە لەدەیان قەیرانی تاقەت پڕوکێنەر و بڕینی قوتی فەرمانبەر و شکاندنی شکۆی مامۆستا و زانای ئاینی و تەنانەت کاسبکار و تیرۆری ڕۆژنامەنووس. هەموو ئەوانش لە پێناومانەوە و پڕکردنی گیرفانی خۆیان و حیزبەکانیان بووە. تەنانەت ژێرزەوی نیشتیمانیشیان تاڵان کردووە و ئێستا ژاتوون بە دروشمی زل و زەبەلاح مانەوەی کوردستان و ئاوەدانی و ژیانی خەڵکی ڕەش و ڕوت و بەژمەینەتی ئەم هەرێمە بە خۆیان دەبەستنەوە بە جۆرێک گەر ئەوان نەبن خەڵک و کوردستان گورگ دەیان خوات. بیریان چووەتەوە کێ بوو بە دوو کات ژمێر و بێتەقە مەخمور و شنگالی بۆ داعش و کەرکووکی بۆ حەشتی شعبی چۆڵ کرد. بیریان چووەتەوە کێ بوو بە ناوی ئابووری سربەخۆ حکوومەتی هەرێمی خستەوە سەرساجی عەلی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بیرتانە مامۆستایان و فەرمانبەران بۆ وەرگرتنی ڕوبعاموچە دەڕژانە سەر شەقامەکان ئەم دوو دەسەڵاتە و چەکدارەکانیان چیان پێدەوتن و چیان لێدەکردن؟ ئەگەر چقۆیان بەدەستەوە وەکو دەمانچەیان پێبیتون و بین ئەو شتانەشکان ئێمەش عینەن ڕەفتاری وە بالمقابل جارێک بە چەقۆکێش و مافیا ناویان دەبردن و جارێکیش بە نوێژی نیوەڕۆ لەسەر شەقامەکان بەڵتەجیەکانیان شەقیان لە مامۆستا هەڵدەدا کە هەرەوەش کەلتور و پەروەردەی ڕاستەقینەی ئەو جووت حیزبەیە. بۆ مەگەر کێ بوو ڕیشی زانای ئاینی لە ناو حرەمی مزگەوت سووتاند و کێیە مزگەوتی لە زانای ئاینی قەدەغە کردووە؟ ئەوەی چاوی لە بانگەشەی ئێوە بێت بەڵێن و کردارەکانی ڕابردووتانی بیر دەکەوێتەوە. ئاخر ئێوە کە نازناوی ئەندازیاری ئاوەدانیتان لە خۆتاننا سەرتان لە ئەندازیاری پاشەکەوت و ڕوبعاموچەوە دەرکرد. خەڵک چاوەڕێی دەکرد ڕاستەوخۆ سوودمەند بێت لە پشکی نەوت کەچی بە 2 ساڵ جارێکیش بەرمیلێک نەوتی سپیتان پێنادرێت نەک دروشم و بەڵێن. گەر تەنانەت کرداریشتان چیدی بۆ خەڵک بێت گەندەڵی و پیسخۆری و شکستی 27 ساڵی ڕابردووتان ناشاردرێتەوە. شکۆی شکاوی مامۆستا و زانای ئاینی و پێشمەرگە و تاکی ئەم هەرێمەتان پێکۆ ناکرێتەوە.